ناوم سعدوڵە حاجی خدریە خەڵکی گوندی سرێشمەی دۆڵ ڕستێ باڵەکایەتیم دەرچووی زانکۆی سۆرانم بەشی دەروناسی نزیکەی 15 ساڵە ئیشی بۆن فرۆشی یەکەم لە سۆران زۆری بۆنەکان زۆرن هەروە لە وڵاتیش یانی ئیسرادی وڵاتە ئیسپانیە بخۆی ئەڵمانیە فەڕەنسیە تورکیش هەیە ئیرانیە بەڵام زیاتر ڕەواز لە فەڕەنسەکەیە فەڕەنسەکە لە هەمی بۆن خۆشتر و باشتریشە هەممانەوەی هەم بڵاوبوونەوەی باشترە نرخەکانیان باشە نرخەکانیان لە کنەمە لە 1000 دیناری دەست پێکە 1000 دینار هەتا 30,000 دینار یانی تێکردنەوەی ئەوانی دیکەش جیاوازن بەڵام زیاتر ڕەواز لە ستێکردنەوەکەی خەڵک زیاتر حەزی لەو بۆنانەیە هەم بۆنەکەی هەرزانە هەم باشیشە هەم مانەوەکەشی باشە. زیاتر مشتریمە چینی گەنجە گەنج زیاتر حەزیان لە بۆنیە هەروەها وەڵا بەتەمەنەکانیش ئەوانیش حەزیان لە بۆنیە بەڵام کەمتر زیاتر چینی گەنجە گرانتریشت بۆنە بۆنیش گرانتین یان نەگەتە 50,000 زیاتر لەوەی زیاترە نییە ئینسان حەزی لە هەرزانیە زیاتر ئێرانە برن منتیقەی سۆران حەزی لە هەرزانی و لە باشیشە هەرزانبر زیاتر ئەوانەی هەرزان بن هەرزانی دێنین باشترە هەم خێرەکەشی باشترە لە گرانەکەی بۆنی گرانیش هەیە یعنی توانی بە کەیف خۆ بۆنی بفرۆشی بەڵام ئەمە ئەو بۆنی ناینی بۆنی گران خەڵک زیاتر زیاتر چینی هەژار ئەوە ئێستا بۆنەکەن هەیە گیراوەی خۆیتن هەر بە ناوی دوکانی خۆیتن ئارامی دڵان ئەوە زۆر ڕەوازی لەسەر خەڵک زۆرە با بۆنێکی خۆشە مانەوەی باشە بۆنێکی سووکە بۆنی شنەی دەریا هەیە تیرۆز هەیە ئەمریکان هەیە کشمیر هێوانی قەدیمەکان ئەوەی دیکە ئەنە ئەبیەڵ هەیە دڵشی گابانە هەیە زۆر زۆری بۆنە هەیە زیاتر لە 100 نەوعی زیاتر هەیە لە سەروی هەمویانیش لە فرۆشتنی گیراوەکان بۆنی ئارامی دڵان خۆشەویستی ئەوەنە لایمە زۆر بەڕقبەتن خەڵک زۆرە بات چ پێشتر پێم گوتی زیاتر بۆنیانە مینیتۆ و زیاتر بڵاوە بنەوە خەڵکی زیاتر حەزیان بە بۆنی سووک و بۆنی نەرمە بە بۆنی فێنچیش هەیە وەک شنەی دەریا و کۆڵبەتر و بلوشانێڵ و سۆڤاجی و ڤێرساجیوانە بۆنی فێنکن خەڵک حەزی لەوانەشە لەوە زیاد. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.